سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر ژیری ئەمڕۆ بەرنامەی 263 لە 24 هەفتی 2025 تۆمار دەکەم. هیوادارم بەرنامەکەتان بەدڵبی باسی GTA 6 دەکەین، باسی پلەیستەیشن دەکەین، باسی ئێکسبۆکس دەکەم و باسی ترۆیلەرە نوێیەکەی باتڵفێڵد دەکەم. زۆر بابەت سەرنجا کێشەیە ئەمڕۆ باسی بکەم. تکا دەکەم دوگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن. تۆزێک ستودیۆمان ئەپدەیت بیتەوە لافتەکانی داهاتوو ئینشاڵڵا هێشتا باشتر دەبی بەڵام سەبر خەریکەم. هیوادارم ڤیدیۆتان بەدڵبی بەداگرتنی دوگمێن لایک تاکە ڕێگایە بۆ پشتگیریکردن. بادەست پێ بکەن. دەربارەی نرخی یاریەکان لەم هەفتەیە چەند ئۆفەرێکمان هەیە، وەروەها نرخی نوێمان هەیە بۆ یاری نوێش. یاری وچۆنگ فاڵۆن داینەستی لە ڕێگەی مستەر شۆپەوە دەتوانی بە 45,000 دینار لەسەر PS5 یاکتیڤ بەدەستی بخەیت بە 35,000 دیناری ژەناو ئەکاونتەکەی خۆت بەدەستی بخەیت. وەرە یاری مافیا دی ئۆڵد کەنتری کە بەم زوانە بڵاو دەکرێتەوە لە سەر پلەیستەیشن 5 دەتوانین پری ئۆردەری بکەیت بە 40,000 دینار بە شێوەی ئاکتیڤ لەناو ئەکاونت بە 30,000 دینارە. یاری ساڵن هیل 2 کە یەکێکە لە یاری ناوازەکان و بگمان شاین تاقیکردنەوەی 100 لەسەر PS5 بە ئاکتیڤی تەنیا بە 35,000 لەناو ئەکاونت بە 25,000 بەرخێکی 1,000 گونجاو توانی ئەو یاریە بۆ خۆت تاقیکەیتەوە. وەرە یاری تێکن هەشت لەسەر PS5 بە 30,000 دینارە لەناو ئەکاونتیش بە 20,000 دینارەکە یاریی زۆر ناوازەیە. هیوادارم تاقی بکەنەوە. جگە لەوەش دەتوانانی پری ئۆردەری فیفای نوێ بکەیت، فیفا FC 26 بکەیت و هەر یاریەکە دەتەوێت لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس چۆن دەڵێ گەیم پاست دەوێت یاخود پڵست دەوێت هەموو لە ڕێگەی مستەر شۆپەوەی سەر دەتوانم بەدەستی بخەم. سوپاس بۆ مستەر شۆپ بۆ سپۆنسەریکردنی ئەڵلقەی پرۆگرامی سفر ژیری. گەورەترین یارانێ لەم هەفتەیە بڵاو بکرێنەوە ژمارەیان ئەوی بڵاوکرێنەوە و دێن ژمارەیە خراپ نییە لەبەری مانجی 8 مانگێکی پڕیاری دەبێت بەڕاستی. سەرەتا ئەوەی کێستا بەردەستە لەسەر پلەیستەیشن وەروە لەسەر ئێکسبۆکس وە لە ڕێگەی گەیم پاس شۆ بەردەستە لە ڕێگەی PC شۆ بەردەستە یاری وچۆنگ فۆڵۆن داینەستی یارێکی نوێی سۆڵز لایکە لەلایەن کۆمپانیای چین دروست دەکرێت کە زۆر بە یاریەکانی سۆڵسی دەچی مەسەن ئێلدن ڕینگە دارک سۆڵس لەستای سۆڵز لایکەکە یاریی قورسە ئاسان نییە بەڵام دەڵێن لە یاری ئاسانەکانی یاریە قورسەکانی سۆڵسە بە نمرەی 75 بەگشتی بڵاوکرایەوە کە دەڵێن سێت پیسەکان واتە دیمەنەکان ناوازن بۆ سپایتەکان چێژ بەخشن جلو بەرجی جیاوازت هەیە بەڵام یەکێک نییە لەو یارانەی کە ئیبداعی گەورە بکە تەنیا شتەکان زۆربێکات دووبارەیە بەڵام ناماکە ژیارێکی دەڵێن مام ناوەندە ئابۆش نمرەی 75 پێدراوە وچۆنگ فاڵۆن داینەستی دەیکەی یاخود نام لە کۆمنت بینووسن و یاریەکە ئێستا بەردەسەرتۆن تاقیکردنەوە و لەم هەفتەیە چی بڵاوکرایەوە یاخود دەتوانم بڵێم پێمان ئەمڕۆ 24 هەفتی بڵاوکراوە یاری کیلینگ فلۆر 3 بەشی سێمی زنجیرەیەکی هەرە بەناو بانگ و کلاسیک بەناوی کیلینگ فلۆر بەڵام بەداخەوە نمرەکانی باش نین لەسەر PC تاوەکو ئێستا چەند کەسێک حوت کەسێک ریڤیو کردووە لەبەرەوەی دیارە پێشوەختە ریڤیو کۆت بۆ ڕخنەگرانی یوتیوبەران نەنێردراوە نمرەی یاریەکە تاوەکو ئێستا لەسەر PC ئاشراکرایە ئەویش 69 کە ژمارەیەکی نۆیسە بەڵام لە هەما کاجی ژمارەی زۆر باش نییە. گەورەتر ڕخنەکە خوێنمەوە لە ئۆنلاین لی جیرابی ئەوەیەکەوە دەڵێن یاریەکە زۆر بەتاڵە نەک لە بەرەوەی کەشتی تێدانە شتەکان جدا بەڵام شتەکان ئیوەی نییە زۆر سەرنج ڕاکێشی یاخود ئیوەی نییە خۆی زۆر پێوە خەریب بکێت لەگەڵەوەشکەوە گرافیک جوانە و هەندێک ستایلی کلاسیشی خۆی هینایەوە بەڵام یاریەکە دیارە زۆر بەڵدی ئەو کەسانە نییە و زای ناوتەکەی داهاتووش سە PS5 و ئێکسبۆکس سیریەس ڕخنەگرانسی دەڵێ بەڵام هیچ کاتێک باش نییەکەوە کۆمپانیەکان پێشوەختە یاریەکان نەدەنی یوتیوبەران بەڕاستی ینی چۆن دڵێ نیاز پاچیان نییە و دایانەوە شتێ بشارنەوە بۆیش لە کاتی ڕۆژی بڵاوبوونەوەی نمرەکان ئاشا دەکرێت. دایمەن هەفتەیەک زووتر بزانرێ باشترە بۆ گەیمەر ئەو کەسانی کەیفیان یاریەکە دێ خۆیان ئامادەکەن یاریەکە پری ئۆردەر بکەن خۆت بیکڕن. وەروە لە هەفتەی ڕابردوو باسی ئەوم کرد کە یاریێکی زۆر ناوازەی هەڵاتن نەزویندا بەڵام بە شێوەی ئاژەڵ بڵاو دەکرێتەوە پێمان بڵاو کرابەوە بەڵام بڵاو نەکرابەوە لەم هەفتەیە بڵاو کرایەوە یاری باک تو دە دۆن کە لە سەر PC و ئێکسبۆکسی لە ڕێگەی گەیم پاسیش بەردەستە یاریەکان نمرێکی زۆر باشی 85 بەدەستین هەیە کە ڕخنەگران زۆریان بەدڵاو دەڵێن شاین تاقیکردنەوەیەکە هەڵاتنە لە زیندان. دەربارەی هەفتەی داهاتوو ژیاریمان هەیە بەڕاستی یاری گەورە و ناوازەمان هەیە یاری نوێمان هەیە بۆ منە یاری گراوندد 2 یەکێک لە یاریە بەناوبانکانی ئێکسبۆکس بە شیەکەم گراوند زۆر سەرکەوتوو بەشی دوم بە شێوەی ئەڕی ئاکسس لە هەفتەی داهاتوو بەردەست دەبی کە
چیرۆکەشی بێگومان زۆر سادەی ئەویژەوەیەکەوە کاراکتەرەکان بچووک دەبنەوە دەکەونە حەدیقەی ماڵەوە یاخۆ شوێنێک کە لە قەبارەی خۆیان زۆر بچووکنەوە تووشی ئەو شتە بچووکانە دەبنەوە کە پێشتر مرۆڤ حسابی لە بۆن دەکرێت ئێستا ئەوان دەبێت حساب لە بۆ ئەو ئاژەڵ و شتانە بکەم. یارێکی نوێی Lord of the Ringمان هەیە بە ناوی Tales of the Shrine a Lord of the Rings game. یاریش Lord of the Ring بەڵام لە یاریە زەبەلەحەکان نێن لە یارە بچووکەکانەوە یارێکی خنجیلانەی تان بڵێم وەکو مەزرعە سەعیدەیە دروستکردن و پەرپێدانی یاخود گەورەکردنی چێڵگە و خان و ماڵەکەی خۆتە لە هەمان کاتدا چیرۆکی جیهانەکەش ئەوەیە Lord of the Ring شایەن وسیلەکانە لەگەڵەوەش یاری بە کارکتەرێکی هۆبیت دەکەیت. وارد لە هەفتەی داهاتوو یاریێکی نوێی نینجا گایدنمان هەیە بەڵام ئەمەیان یاریێکی 2D پلاتفۆرمەرە بەناوی نینجا گایدن ڕیج باوند کە بڕیارە لە هەفتەی داهاتوو بەردەست بێت لەسەر تاوای پلاتفۆرمەکانیش بەردەست دەبێت. یاریش سینگڵ پلەیەرە قڕس دیارە جوان دیارە بە شێوەی پیکسڵیە غەڵەت نەبم لەسەر گەیم پاسش بەردەست دەبی ئەگەر هەڵە نەبم لە هەفتەی داهاتوو بزانین نمرەکانی چۆن دەبێت و زیاتریش باسی دەکەم. بێمە لای هەواڵی ڤیدیۆ گەیم و بێگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەشمان تڕیلەرە نوێیەکەی باتڵفێڵدەکە لەگەڵەوەی کە زۆریان پیشاندەین لەگەڵەوەش کە زۆریان پێنەوتین بەڵام هەر دڵخۆشم کە لەم هەفتەیە تڕیلەری یەکەمی فەرمی یاری باتڵفێڵد 6 بڵاوکرێت لە زنجیرە هەرە دڵخوازەکانم کاتی خۆی بە تایبەتی باتڵفێڵدی 3 و 4 و 1 زۆر ناوازە بە تایبەتی منیەکەکەم زۆر کردو بەڵام 3 و 4یش بێگومان بە هەمان شێوە زۆر ناوازە بەڵام من خۆم زۆرترین کات لەناو باتڵفێڵد 1 بەسەر بردووە وەکو مۆدی مەڵتیپلەیەر. جا ئەو تڕیلەر بڵاویان کردەوە مۆدی چیرۆکەیە کە زۆر سەرنجا چێژ دیارە باسی جەنجی ئێستا دەکا باسی جەنجی ناتۆ دەکا کە بواتە باس سەردەمی دەکە دیارە هێرشێکی تیرۆریستی دەکەیتە چەندین وڵات بە تایبەتی وڵاتانی کە لەناو ناتۆن بە ئەمریکا دەبینین ئەوروپا دەبینین بزە وڵاتەکان بزە بنازانم چێ بەڵام لەبەرەوەی باسی نیویۆرکی دەکە لەگەڵ هەندێک وڵاتی ئەوروپی دەزانکەوە ئەمریکا و نیویۆرکە گەیم پڵەیەکی کە نیشانیان داین گەیم پڵەی نییە ڕاستی تەنیا چۆن دەڵێ ئینجنە وەتە سینەماتیکە بەڵام بەناو ئینجینی یاریەکە تۆمارکراوە بەڵام گەیم پڵەی هێشتا عەرض نەکراوە. چیرۆکی فەرمیشتاوەکو ئێستا ئەوەن دەرێسە زانکەوە دەڵێ a private military corporation backrolled by NATO state who agenda a threatening to throw the world into global conflict. دەڵێ گروپێک کە پێشتر بەشێک من لە هێزی ناتۆ ئێستا جیابووینەوە و جیهانیان دەیانەوێت جەنجی جیهانی لە تەواوی جیهان بەرپا بکەن دەبێتەوە ڕایانگری بێگومان. پێدەچێکەوە مەرحەلەکانی ئەو یاریەش هاوشێوەی مەرحەلەکانی Call of Duty بێت لەوەی کە پێشتر بە باتڵفێڵد بچێت لە بەجێ قسەی دەکەم لەبەرەوەی بەشە لە دیمەنەکە دەبین کەوا نایت ڤیژنی تێدا واتە شەوی تێدا کە ڕووناچی سەوزەکەیە و دیمەنەکانی دەبین کە سەرپیسی زۆر جیاوازی تێدا شاری زۆر جیاواز تێدا شوێنی جیاواز لە شارەکان تێدا کە واتە لەوانەیە کامپینەکە چیرۆکەکان کورتبی بەڵام زۆربی مثلا شاری زۆر تێدابی بەڵام دیمەنەکان کورتتربی یاخود مەرحەلەکان کورتتربی هاوشەوەی Call of Duty نەک وەکو باتڵفێڵد کە شوێنەکان کەمترن بەڵام گەیم پڵەیەکە زیاترە لە شوێنەکان کە بەدڵمە ینی پێویستی بەوەیە کە باتڵفێڵد تۆزێک گۆڕانکاری بکە کە بەدڵمە لە Call of Duty نزیک دەبێتەوە بەڵام هێشتا بە فەرمی بەرواری بڵاوکردنەوەمان نییە بەڵام چەندین وێبسایتی جیاواز یاخود چەندین زەپێکەری جیاواز بە تایبەتیش گەیم ئینسایدەر لە مەفتەی ڕایگەیاندکەوە بێگومان یاریەکە لە مانجی دە بڵاو دەکرێتەوە دە بڵاو دەکرێتەوە تاوەکو ڕکابەری Call of Duty ئەم ساڵ بکە هەندێک دەڵێن نرخی $80 دەبی هەندێک دەڵێن نەخێر نرخی $70 دەبی هێشتا ئەوەش بە فەرمی یەکلا نەکراوەتەوە بەڵام بە فەرمی ئەوە یەکلای کرایە کەوە یاریەکە لە سیویەکی مانجی هەفت یان خۆ سیویەکی ئەو مانگا هەفتەی داهاتوو مۆدی مەڵتیپلەیەرەکەی ئاشا دەکرێت لەوانەیە لەوێ ڕیلیز دەیت ببینین یاخود تڕیلەرێکی دیکە لە بۆ ڕیلیز دەیت ببین بەرواری بڵاوکردنەوە ببینین. منەکو خۆم زۆر بەدڵمە بەڵام دەبێت ئەوەش بزانین کەوا تڕیلەری باتڵفێڵد 2042 بە هەمان شێوە زۆرمان بەدڵ بۆ گەلە بیرتان بیکات خۆی کەڕگاکشمان لەبووی کرد بەدڵم بوو بەڵام یاریەکە خۆی لا ساڕانەکانەوە بۆیش پێشنیاری من لە بۆ ئەنگۆ ئەوەی بێتابەتی ئەو کەسانی کە دەیانەوێت یاریەکە بکڕن پری ئۆردەری مەکەن تاوەکو یاریەکە بڵاو دەکرێتەوە نمرەکان دەبینین ئەگەر نمرەکان باش بوون گەیمەران بەعام بەدڵیان بوو اینجا خۆتان لێدەن ئەگەر نا ئەلانە وەکو باتڵفێڵد 2042 مان بەسەر بێ یاریەکە چێژەی تەکنیکی زارێک زەزوو کەس یعنی هەموو تۆپەکانی خۆی خستۆتە ناو ئەم سەبەتەی ئەم یاریە دەبێت ئەم یاریە سەرکەوتوو بێ ئەگەر نا باوەڕ ناکەم جارێکی دیکە باتڵفێڵد وا بە ئاسانی ببینینەوە دروست بکرێت لەوانێت 20 ساڵی کرد باتڵفێڵد دروست نەکرێتەوە پێما بێ ئەو دوا هەلی ئیئێ کە چکە باتڵفێڵد 5 بەو شێوە سەرکەوتو نەبوو باتڵفێڵد 2042 هەر کارەسات بوو کە بڵاو کرایەوە ئێستا وەزعی باشترە بەڵام بدایەت کە بڵاو کرد کارەسات بوو ڕەخنەی 1000 زۆر دەگیرە ئەمەشیان
هیوادارم زۆر باش بێ و چاڕوانەکانمان باتڵفێڵد بەڕاستی ناوازێ و تاکە یاریە کابری Call of Duty بکە ساڵانە وارە Call of Duty کە ئەویش خۆی بەقۆتر بکە کە ساڵە Call of Duty منافسێکی گەورەشی نەبووە. بێمە سەر هەواڵی GTA 6 بەپێی راپۆرتێکی نوێ بێ دەڵێ چەندین ئەندازیاری سۆنی یاخودەوە ئەندازیارانە کار لەسەر پلەیستەیشن 5 پرۆ دەکەن لەگەڵ کۆمپانی ڕۆکستار لە کارکردن تاوەکو یاریەکە بە مۆدی 60 فریم یاخود 60 FPS لەسەر PS5 پرۆ بەردەست بخەن یاخود لەسەر PS5 بەردەست بخەن چکە هەردوو راپۆرتمان هەیە لەسەر PS5 پرۆمان هەیە و لەسەر PS5شمان هەیە بێگومان ئەوە تەنیا راپۆرتە 100% ئەکیدی نەهێشتا تەنیا دەنگوێ و راپۆرتە بڵاو کراوەتەوە تا پژاز نەکراوەتەوە نەلایەن سۆنی وەرە لایەن ڕۆکستار وە زۆربەی هەواڵەکانی ڤیدیۆگەیمیش هەروایە دەنگوێیە سەرەتا تا راپۆرت دواتر پژاز دەکرێتەوە یاخودنا ئەوە مۆزوعێکی دیکەی کە پژاز کراوە بێگومان من پێتان دەڵێم کە ڕۆکستار وەی وتۆ یاخود پلەیستەیشن وەی وتۆ ینی بۆ کەسانێک کە نوێنە ناو بەرنامەی فەرگژێری بەردەوام قسەیە دەکەین تاوەکو هەواڵەکان بەڕاستی دروستی بڵاو بکەینەوە مهم ئەو راپۆرتە دەڵێت دەڵێ سۆنی چەندین ئەندازیاری تایبەتی خۆی ناردووە بۆ لای کۆمپانیای ڕۆکستار یاخود بێکەوە کار دەکەن تاوەکو یاری GTA 6 سوود لە توانەکانی پلەیستەیشن وەربگری جا پێم وەدی دیمان ڕۆکستار و پلەیستەیشن بێگومان پێگۆندێکی دووردرێژە لە سەردەمی پلەیستەیشنی 2ەوە لە کاتی GTA 3 و GTA San Andreas و GTA Vice Cityەوە پەیوەندێکی باشیان هەبووە و زۆربەی یاریەکان سەرتا لەسەر پلەیستەیشن 2 بە تایبەتی بڵاوکراوەوە اینجا هاتە شوێنی دیگە و پەیوەندەکانی ڕۆکستار بینیمان لەسەر GTA 5 Enhanced Editionەکەش یاخود GTA 5 لە بۆ PS5ش ئەبینیمان کەەوە سۆنی ڕێککەوتنەی لەگەڵ ڕۆکستاری کرد هەفتانە لە ڕێگەی GTA ئۆنلاینەوە گەیمەرانی پلەیستەیشن پارەیان وەردەگرت لەناو پارەی ناو یاریەکەیان وەردەگرت ملیۆنێک 2 میلیۆن و هەفتانەوە یاخود مانگانە شووە بوو وەردەگرت واتە ڕێککەوتنی بەردەوامیان هەیە لەگەڵ ڕۆکستاری واتە پەیوەندیان زۆر باشە جا بێگومان GTA 6 بە 60 فریم خەونی هەموو کەسانێک کە پلەیستەیشن 5 پرۆیان هەیە بەڕاستی بەتایبەتیش پرۆیەکەی دەڵێن مەسەن من پلەیستەیشن 5 پرۆم کردووە بە $700 نەتوانم ینی یاریەکە نتوانێت هێز توانێت سود هێز توانایەکەی وەربگرێ من پلەیستەیشن 5 پرۆم بۆچێ بۆیە هەموو هەوڵێک سۆنی بتوانێت ئەم کۆنسۆڵە PS5 تەبیعیش نتوانێت ئەم یاریە زەبەلا بە 60 فریم کار پێ بکە پرۆیەکە بتوانێت بە کوالتێکی باش و بە 60 فریم یاریەکە پلی بکە پێم وایە ئەگەر بێت و کارە بکە سۆنی فرۆشیشی بێحەدی PS5 پرۆ بەدەست دێنێت چکە گەیمەرانی PC ناتوان سەرتا یاریەکە بکەن لەبەرەوە یاریەکە سە PC بەردەست نابێت یا پلەیستەیشن و ئێکسبۆکسە ئەگەر بێت و ڕۆکستار بڵێ باشترین شوێنە بۆ ئەنجامدانی یاری GTA 6 پلەیستەیشن 5 پرۆیە بگومان ژمارەیەکی خیاڵی لێ دەفرۆشێ بۆیە سۆنی لەو لایەنەوە لەوانەیە هەوڵ بدە کە ئەو ڕێککەوتنە ئەنجام بدە یاخود ئەو شتە بەردەست بخەن کەەوە کاتێک لە ساڵی داهاتوو لە مانجی پێ GTA 6 بڵاو دەکرێتەوە لەسەر PS5 پرۆ بە 60 فریم ڕۆژێکەمە بەردەست بێ نەگەی دوای 10 ساڵی دیکە ئەپدەیتەشەوە بێتە 60 فریم کە ڕۆکستار دەیناسین بۆ یاری GTA 4 لەمێژە دەنگۆمان هەیە کە دێتە سە پلەیستەیشن 5 بەڵام GTA 4 لە ساڵی چەندەوە بڵاو کراوەتەوە کە داهاتەوە سە پلەیستەیشن 4 نەک پلەیستەیشن 5 ڕێدێت لە 2012 بڵاو کردێتەوە ئەپدەیت دەکرێتەوە لە بۆ پلەیستەیشن 5 یاسایش ڕۆکستار تۆزە تاخیری لەشتانە بۆ یەکە لە بیداتەوە سۆنی ئەو کاری پێ بکات زۆر مهمە لەم هەفتەیە EA سپۆرت تریلەرێکی یاخود گەیمپڵەیەکی دیپ دایڤی لە بۆ یاری FC 26 بڵاو کردەوە کە گەیمەران زۆریان بەدڵە بەڕاستی تاوەکو ئێستا زۆر بە باشی هیناویانە و EA دەڵێ گوێمان لە هەموو کۆمنتەکانی بەگرتووە دەستکاری هەموو شتێکمان کردەوە بەتایبەتی ئەو شتە گەورەی کە دەستکاری کراوە زیادکردنی 2 مۆدی گەیمپڵەیە تۆ لە مۆدی مالتیپلەیەر یاخود مۆدی ئۆنلاینەکە کە پێما بێ فیفا کلەب سەگەڵت لەگەڵ بگومان ئۆڵتیمەت تیمی مۆدی کەمپێرەتیڤەکەوە یاریەکە زۆر خێراترە و گەیمپڵەی تەواو گۆڕاوە بە خێرای یاریەکە دەکەی پازدان خێرایە حرەکات خێرایە دریبلینگ خێرایە شوتکردن خێراترە وەرگرتنی تۆپ و مزاحەمە و ڕاکردن خێراترە هەمووی دەستکاری کراوە وەرە ئۆثەنتیک گەیمپڵەیشمان هەیە ئۆثەنتیک گەیمپڵەی واتە گەیمپڵەی ڕەسەن ئەوەیان تۆزێک بەڕاستی دەچی و چۆن دەڵێ ئەو یاریزانانی کە تۆمار کراون حرەکەشتیان وەکو خۆیەتی و بەگشتی تیپەکانیش بە ستایلی گەیمپڵەی ڕاستەقینی خۆیان دەچی ئەو دەتوانین لە مۆدی ئۆفلاین بۆ نمونە کارێر مۆدە یاخود کارێر مۆدی مانەجەر یاخود پلەیەرە دەتوانین لەوێ تاقی بکەیتەوە واتە بەپێی قسەکانی یەیبی ناتوانانی مەسەرەن خێرایەکە لەسەر کارێر مۆد تاقیکەیتەوە کەسە 2 مۆدی جیاوازی هەیە لە ڕووی گەیمپڵەیەوە کە لە مێژە گەیمەران داوا دەکەن ئۆڵتیمەتین تۆزە خێراتر بکرێت جگە لەوەش
دیفاعکردن دەستکاری کراوە هجووم بردن دەستکاری کراوە وە لێدانی تۆپ لە ژێرەوە یاخود لە خوارەوە وەدانانی پاوەڕ شۆت لە خوارەوە ئەو شتانە هەر هەمووی پێمان پێشترشەوە بەڵام ئێستا گەڕاوەتە تۆ دەستکاری کراوە دەستکاریکردنی گۆڵچی گەڕاوەتەوە دەتوانانی باشتر دەستکاری گۆڵچی بکەی لە کاتی مەسەر هێنانەوەی تۆپ پۆشتانە وەروە گۆڵکردن لەوانەیە زەحمەتتر بکاتن بەتابەتی ئەو کەسانێک کە دەیانەوێت کۆنتڕۆلی گۆڵچی بکەن لە کاتی شوتکردن تۆزێک زیاتر حرەکەی بە گۆڵچی بکەن دەستکاری کراوە زۆرشت دەستکاری کراوە ئەگەر عاشقی مەسەن فیفا یاخود FC ئەتوانین سەیری تەواوی ڤیدیۆیەکەیان بکەی دیبدای بێکی زۆر ڕاقیە من ناتوانم بێگومان هەمووتان بۆشی کەمەوە بەڵام زۆربەی شتەکان ئەوانن وەتوانن خۆتان بڕیار بدەن کە چەند شتیان گۆڕیوە من ئەوەندەی لێ تێگەیشتم و ئێوەشتوانن سەیری بکەن یاریەکی نوێ ئاشکراکرا بە ناوی هێڵڕایزەر ریڤایڤڵ کە هێڵڕایزەر زنجیرە فیلمێکی بەناو بانکە و یاریە زۆر ترسناک و تۆقێنەر و قێزەون و لامان کاتدا سەروی 18 ساڵانیش دیارە هێڵڕایزەر بۆ کەسانی کە نایناسن کاتی خۆی زنجیرە فیلمێکی زۆر بەناوبانگ و پێما هەشتایەکان دروستکرا بەتابەتی بەشی یەکەم بەشەکانێکی زۆر باش نییە و بەشێک کە ڕیمێکیان کردەوە بڕایمەت سار ڕابرد و تەنەکەی زەبڵی هیچ نییە بەڵام بەشی یەکەمی فیلمە کۆنەکەی فیلمێکی زۆر خۆشە ڕاستە فیلمێکی زۆر توندی پڕ دیمەنی ڕوت و چۆن دەڵێ شەهوەیە جوڵاتنی شەهوەی مرۆڤە بەڵام لە هەمان کاتدا زۆر پیس و پۆخڵە ینی زۆر پردیمەنی خوێن و کوشتن و بڕین و ئەزیەتدان و تەعزیبدانە لەو جۆرە یاریانەیە کە بۆ سەری 21 ساڵانیش نیە پێمان بۆ سەری 50 ساڵ لەک 21 ساڵ بیم یاریەکیان دروست کردووە بە ناوی هێڵڕایزەر ریڤایڤڵ کە لەسەر ئەو یاری فیلمە کۆنەکە دروستکراوە بەش یەکەم دروستکراوەتەوە کە سایبەر ئینتراکتیڤ کاری بڵاوکردنەوەی بۆ دەکەم تیمێک دروستی دەکەم کە زۆر بەناو بانک نینە پێم وابی یەک ترۆیدیان بۆ بڵاو کردەوە گوشلیستە هێشتا نازان کەنیش بەردەستەوی بەڵام ئەو دیمەنی بڵاویان کردەوە کە ڕێک فیلمەکانی هێڕایزەری تێدایە ترۆیدەرەکەش ئەندێک دیمەنی ڕوتی تێدا لە کاتی ئەنجامدانی سێکس هۆشتانە و لەگەڵ تەعزیبدان هۆشتانەوە ئەندە گەیمپڵەی شیانشاندن لە کۆتاییەکەم لە ڕۆژێکە من تاقی دەکەم و بڵێ بەن عاشقی هێڕایزەرم لەبەرەوەی هاتنی ئەو جۆرە ئەهریمانە لە دۆزەخەوە بۆ تەعزیبدانی مرۆڤ فیلمەکە زۆر خۆشە بەڵام ینی زۆر پیس و پۆخڵە و لە ستایلی من چکە مشکم تاوانی عقلم تاوانی ئەگەر دوو شێوشتا قۆڕات دەکەی بەس مهم بۆ سەری 21 ساڵانە بە هەموو شێوازە کە دەغەیە لە 21 ساڵان کەمتر سەیری بکە ئەگەر تووشی من بە منداڵی فیلمەکە بینیوە تاوەکو ئێستاش هەندێک دیمەنی هەیە ئێستاش بە بیرم دێتەوە یاخۆ بە بیرە خۆم دێنمەوە کە تەماشا کردیا تۆزێک لی پێیز ئازدا مەکو ترسناک نییە بەڵام زۆر قێزەونە و زۆر پیس پۆخڵە بەس مهم یاریەکە سەنجاچش دیارم و من تەمەنم گەورەیە 31 ساڵم کە باڵمەیان لۆ من ئاساییە بەڵام تەمەن پاسسارە لوت و نابی بێمە یاری ستیل ویکس د دیب لە مەفتێ بە فەرمی ڕاگەیەنرەکەوە ئەو کۆمپانی ئەو ستودیۆی کە ئەو یاری دروست دەکرد بە ناوی د چاینیز ڕوم کە ستودیۆیەکی ئەوروپیە بە فەرمی ڕاگەیاندکەوە لە کۆمپانیا یاریەکەیان کڕیوەتەوە ئێستا خۆیان خاوەنی یاریەکان و بە دەیانوێت بە زووترین کات دەست بە بەرەبێنانی بەشێکی دیکە یاخود یاریی دیکە لە هاوشێوە ئەنجام دێشتا نازانین بەشێکی کە دروست دەکەن یاخود یاری شاشەیە ئەنجام بڵێن هەمان ئەزمون دووبارەکەینەوە کە دڵخۆشم ئەو یارە ڕێگەی گەیم پاسەوە سەرکەوتنیی باشی بەدەستهێنا بێمە سەر یاری مافیا دی ئۆڵد کەنتری گەیمپڵەیەکی نوێمان هەیە بەتابەتی گەیمپڵی کارکتەرە ڕئیسەکەمان کە بە ڤۆیس ئۆڤەری یاخود بە نەرەیشنی ئەو کەسەی لە باگراوند قسە دەکەن سەرۆک مافیایەکەیە کە سەرنجاچش دیارە چەقۆ بەکارانی چەقۆ پێدەچێت زۆر جەختی لێکرابێتەوە بەکارانی چەقۆمان زۆرە سیلاحی کلاسیکی ساڵانی 1970ەکانمان هەیە کە باسی سڵی دەکات لە 1970ەکان ساتای دروستبوونی مافیاکان وەروە گەڕانەوەی چێبەرچەی ئۆتۆمبیلمان هەیە کە لە یاریەکانی مافیا بەتابەتی یاری بەشیەکەی مافیا زۆر بەناوبانگ بوو لێخڕوونی ئەسب بە هەمان شێوە بە ستایلی بە دواکەوتنی خەڵکو و پێدەچێت کە لۆک سیستەمەکەشی زۆر باش بێ یاخود زۆر ئاسان بێ بەڵام کێشەمان لەگەڵ تۆزێک گرافیکی یاریەکە هەیە کە بە ئەنریل ئینجین 5 دروستکە من زۆر عاشقی ئەنریل ئینجین 5 نیم بەڕاستی لە بۆ کۆنسۆڵی لەسەر پیسی زەبەلاح زۆر جوانە بەڵام لەسەر کۆنسڵی کۆمپەرمایزی زۆرە بەڕاستی ینی زۆر شت هێنە لەبەرەوەی کۆنسۆڵ توانایی نییە سنووردار کراوە بۆیە شادۆ و ڕەنجی شتەکان و سێبەرەکان ئەوشتانە زۆر سەنجاچێش نییە بەس مهم مافیا دی ئۆڵد کەنتری زۆری نەماوە بەم زوانە بڵاو دەکرێتەوە سوپەر ماسیڤ گەیم بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری دیرەکتیڤ 20 بە فەرمی دواخرە بۆ ساڵی 2026 کە بڕیار لە کۆتایی ئەم ساڵیان لە پاییزی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە یاریەکە لە ستایلی زنجیرەکانی پێشووی خۆیان وەکو مانەوەمەدان و چ پێ دەڵێن ئەڵتڵدۆن و ئەوانە بوو کە یاریشی تاڵچی ڕۆچێ بەڵام لە بۆشایی ئاسمانە یاریەکە بەهۆی سوپەر ماسیڤ گەیم چەندین کەسیان لە کارەکەیان دەرکرد یاخود دروستەوە هەندێک هەلی پێ دەڵێن کۆمپانیەکە بچووتر کردێتەوە کە
ترند دەکەن هەم کۆمپانیەکانی ڤیدیۆ گەیم ڕایانگەیاندکەوە ئیدی یاریەکە کانسڵ نەکراوەتەوە بەڵام تۆزی دوای دەخەن پێویستیان بەکات زیاتر بۆ یاریەکە بڵاو بکەنەوە. لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندراکەوە یاری سانیوە ساگا هێڵبڵەید 2 بە شێوەی ئینهانسد بڵاو دەکرێتەوە کە مۆدی 60 فریم بەردەست دەکات هەم لەسەر ئێکسبۆکس سیریز X و هەم لەسەر PS5 بە ڤێژنی PS5 پرۆش بێگومان یاریەکە بەردەست دەبێت لە کاتێکی ئەمساڵ بەس مهم مۆدی 60 فریمیان لە بۆ ئاشا کرد کە ئەو کەسانی کە وەکو من تەواویان نەکردیە بیانێ بە 60 فریم یاریەکە بکەن دەتوانن بیکەن. وەرەوە یاریێکیشمان هەیە کە بەشەی فری تو پڵەیە لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکس و پێما زۆربەی پلاتفۆرمەکان بەردەستە بە ناوی Ready or Not کە یاریێکی FPS تاقیکەری کەسی یەکەمە بە خۆڕایی دەتوانێت سداڵۆندی بکەن زیاتر لە 1 ملیۆن کۆپیشی یاخود 1 ملیۆن جاریش 1 ملیۆن جاریش فرۆشرا یاخود داوڵات کرا چۆن ناوێت خۆ یاریەکە فری تو پڵێ. وەرەوە گەیمپڵەیەکی نوێشمان هەیە بۆ یاری کرۆنۆس کە کرۆنۆس لەلایەن جەماعەتی بلوبەر تیم دروست دەکرێت کە یاری ساڵن هیل دویان ڕیمای کردەوە. زۆر جوان دیارە زۆر جیاوازە لە یاریەکانی پێشووی جەماعەتی بلوبەر تیم یاریەکە جوان دیارە زۆر بە دێسپیسی دەچی بەڵام لە هەماکە زیاتر بە ستایلێکی خەیاڵی زانستیە فەنتەسی لەوەی کە مەسەڵەن وەکو دێسپیسی تەنیا چەک بکەنانی چەک و تەقەمەنی و درستانچی بێت دەنگ زۆر سەرنجاکیش دەبێت بێگە بە فۆنی گوێرە تڕۆیەکەی بگریکە گەیمپڵەکەی بگریکە بڵاویان کردوتەوە. وا قسەکردنە سایلەنت هیل و ئەوانەش بەشی یەکەمی سایلەنت هیل بەپێی دەنگۆیەکی نوێ بێت لەلایەن دەستە گۆڵم جەپێکەری بەناوبانگ دەڵێن نزیکەی 3 ساڵێکە بەرەمێنانی دەستی پێ کردووە و لەوانەشە لە ساڵی 2027 یاریەکە بڵاو بکرێتەوە. واتە قسەی کە کردیان لە ماوەی ڕابردووتیان بەرەمێنانی سایلەنت هیل یەک دەستی پێ کردووە لەوانەیە لەمێژە بەرەمێنانی دەست پێکردی بەڵام لەوەی ئەکیدن کە یاریەکە بڵاو دەکرێتەوە لەگەڵ کۆنامی بێگومان ڕێکەوتنەکان ئەنجامدا بەوەی سەرکەوتنی بەشی دووەم بەشی یەکەم ڕیمێک دەکرێتەوە بەپێی قسەکانی دەست گۆڵم ببی لە 2027 یاریەکە بڵاو دەکرێتەوە کەواتە ساڵی داهاتوو یاخود ئەم ساڵ ببورن ئەم ساڵ یاری کرۆنۆس بڵاو دەکەنەوە ساڵی داهاتوو کۆنە ئەوە جەماعەتی سایلەنت هیڵی سایلەنت هیل ئەفی بڵاو دەکرێت ئەم ساڵ ئەفیش بڵاو دەکرێتەوە ساڵێککە تاون هۆڵ ساڵێکی دیکەش سایلەنت هیل بڵاو دەکرێتەوە کاتە بلوبەر تیم وەرە جەماعەتی سایلەنت هیڵی یاریان زۆرە بڵاوی بکەنەوە لە ماوەی 1-2 ساڵی داهاتووە. وەرە جەماعەتی ئەلدن ڕینجی لەم هەفتەیە پیرۆزباییان لە گەیمەرانی خۆیان کرد کە وتیان زیاتر لە 5 ملیۆن کۆپیان لە یاری ئەلدن ڕینگ نایت ڕین فرۆشتووە و شادۆ ئۆف دی ئێر 3 دیڵسێکەش 10 ملیۆن کۆپی لێ فرۆشراوە خۆشی ئەلدن ڕینگ بەدە ملیۆن لێ فرۆشراوە تا وەزعیان زۆر باشە وەزت کۆ لە وەتسەپی ئەم وەزم باشە تۆ وەزت کۆ هیوادارم باش بی. بەبەستە ڕاوەڵەکانی پلەیستەیشن و سەرتاش بە ئەپدەیتە گەورەکە دەست پێ دەکەم کەوا بەپێی بڵۆگ پۆستێک کە وێبسایتی پلەیستەیشن بڵاوی کردوێت دەڵێ پلەیستەیشن 5 ئەپدەیتێکی نوێمان لە بۆ بەردەستخستووە کەوا دەتوانێت کۆنترۆلەری PS5 ئەو ئەپدەیتە وەربگرێت و کۆنترۆلەری PS5 دەتوانێت لێک کاتدا کۆنێکتی 4 ئامێر بێ بۆ نمونە پلەیستەیشن دەڵێت تۆ دەتوانیت کۆنترۆلەری پلەیستەیشن 5 بکات کۆنێکتی کۆنسۆل بکەیت پلەیستەیشن 5 بکەیت بۆ نمونە کۆنێکتی PC بکەیت بێگومان هەمووی لە ڕێگەی بلوتوسەوە کۆنێکتی PC بکەیت وەرە کۆنێکتی مەسەن ئایفۆنیان ئایپادش بکەیت واتە 4 ئامێر لێک کاتدا پێش دەتوانیت تەنیا کۆنێکتی 1 ئامێر بکەیت بەڵام ئێستا دەڵێ ڕێوشوێنەکەشیان بڵاو کردە چۆن چ دوگمێکدا دەگری ئەو شتانە بەس بهێن کۆنێکتی 4 ئامێر دەبێت لێک کاتدا کاتێک کە تۆ بمە یاری دەکەیت دەتوانیت ڕاستە خۆ بەداگرین دوگمێک بچیت سەر ئامێرێکی دیکە بچیت سەر ئامێرێکی دیکە بچیت ئامێرێکی دیکە کە پێم وایە ئەپدەیتێکی زۆر باشە بۆ کەسانی کە دەستی پلەیستەیشن 5 یان بۆ چەند شتێک بۆ چەند ئامێرێک بەکار دەهێنن. وەرەوە سۆنی بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەپدەیتێکی نوێ لە بۆ پلەیستەیشن 5 دەنێرن کەوا پێی دەوترێت پاوەر سیڤ مۆد کەوا دەکات پلەیستەیشن 5 بکات کارەبا کەمتر بەکاربێنێ بەڵام لە هەمان کاتدا کواڵەتی یاریەکە و فرێمڕەیتەکەی دادەبەزێنێت واتە 60 فریم و 120 فریم ئەو شتانە نامینێ کەمتر بەکارە هۆکارەکەی سۆنی بێگومان دەڵێ لەبەر خاتری ئەوەیەکەوە ژینگە پارێزبی بەڵام ئێمە ڕزای هۆکارەکە بۆ ئەوەیە سۆنی دەوێت داتا کۆکاتەوە بزانی ئەو مۆدە کە وا دەکات لە یاریەکانی PS5 بە شێوەیەکی بچووکتر کار پێ بکە کەمترین وزە کار بکە بۆچی بۆ ئەوەی لە نەوەی داهاتوو هاندهێڵدەکەی PS6 پلەیستەیشن 6 بەو وزەکەمە بتوانێت یاریەکان بە کواڵتیی باش پێ بکە ئەتە سۆنی ئێستا ئامادەکاری دەکات تێز بە گەیمەران دەکات کەوا ئیشەکە باشتر بکەن لێستاوە باشتر و باشتر خۆیان ئامادە بکەن یاخود یاریەکان ئامادە بکەن کە بەوزەیەکی کە چه هێزتوانێکی هەیە بەپێی مقابلەی نوێوی جەماعەتی گۆسەڤیۆتەی خۆیان لە پرسیاری ئەوەی
دزیەوە کە مۆدی مەڵتیپلەیر هەیە یاخود ناوەژ ئاماژەیەکە لەوانێ مۆدی مەڵتیپلەیر نەبێت چکە دەڵێت تەواو فۆکسمان لەسەر مۆدی چیرۆکی یاری گۆسەڤیۆتەیە و لە کاتی خۆی لە مانجی دەبڵای بکەینەوە واتە گۆسەڤیۆتەی بە ئەگەرێکی یەکجار زۆرەوە مۆدی مەڵتیپلەیر یاخود لەجندی نابێت تەنیا چیرۆشی دەبێت و بەپێی راپۆرتێکی نوێژ بێت دەڵێ یاریەکە نزیک دەبێت لە کاتی یاخود ئەو وەختێک کە پێ دەچێت بۆ تاواکردنی یاریەکە زۆر نزیک دەبێت لە گۆسەڤشیما واتە نزیکەی 25 کاتژمێرێک لە بۆ چیرۆکی سەرۆکی وەگە هەموو شتێکیش بکەی سایستۆریەکانیش بکەی نزیکەی 35 بۆ 40 کاتژمێر دەچێتکە پێم وایە گونجاوە بۆ ئەم یاریە وەروە بە فەرمی ئاشکراکرا یاریێکی نوێمان هەیە کە بە کوواڵەتی 8K 60 فریم تاوەکو 120 فرێمیش لەسەر PS5 Pro کارد بکە ئەویش یاری ئەویش یاری پیۆر پول پرۆیە کە یاریێکی بلیاردە بەشێکی هەیە لەسەر پلەیستەیشن بەردەستەوە بەشە نوێیەکەشی دەڵێت بە کوواڵەتی 8K دەتوانێت لە 60 فریم یاری بکەیت و 4K لە 120 فریم بە شێوەی نیتیڤ یاریەکە بکەیتە کوواڵەتی یاریەکە زۆر بەرزە جا بێکمان ئەمە یەکەم یاری نییە بە 8K لەسەر PS5 Pro ئەنجام دێت چەندین یاری دیکەشمان هەیە پێشتر باسم کردوون لەسەر PS5 Pro دەتوانێت بە کوواڵەتیش بکەیت بەڵام پرسیارەکەی چیە تەلەڤیزۆری 8K هەیە زۆر گرانن بەڕاستی هێشتا 4K بڵێ ئۆکەی بەڵام 8K یەکجار گرانەوە کەچ باوەڕاکەم پێویستی پێ هەبی جەماعەتی یاری تست درایڤ ئەنلیمیتد لە مەفتەیە ڕایانگەیاندکەوە خەڵکی بەردەوام باسی ژمارەکانی ستیم دەکەن کەەوە ژمارە گەیمەرانی مەسەن گەیشتە ئەوە 100,000 گەیمەری هەیە لە ماوەی 24 ساعتە و یاریە ئەوەندەی هەیە ملیۆنێکی چەندی هەیە بەڵام دڵێ بەهۆی پلەیستەیشن ژمارەکان بە بەردەوام بڵاو ناکاتەوە بەڵام کەس ئاگاداری ئەوە نییە کە ژمارەکانی پلەیستەیشن گەورەترین ژمارەن کاتێک یاریەک بڵاو دەکرێتەوە لەسەر پلەیستەیشن تاقی دەکرێتەوە ئەوە قسەیەکی جوانە لە ئەمان لەبۆ سێ لەبەرەوەی داتای کۆنسۆڵمان نییە کاتێک یاری بڵاو دەکرێتەوە تەنیا فرۆشەکەمان هەیە بەڵام چەند کەس یاریەکە دەکات لێک کاتدا و داتایەمان نییە قسەکەی زۆر معقولە کەراوانەیە لەسەر ئێکسبۆکس یاخۆ لەسەر پلەیستەیشن ژمارەکان زۆر بەرزتر بێت لە PC و بێگومان بەرزتریشە لەبەرەوەی ژمارەی کۆنسۆڵ زۆر زیاتر لە PC بەگشتی نزیکەی 35 بۆ 40 ملیۆن تاوەکو برێ 35 بۆ 45 ملیۆن کەس لەسەر ستیم یاری دەکات بەگشتی ژمارە گەیمەرانی PC زۆر کەمترە لە چاو کۆنسۆڵی چکە کۆنسۆڵ لە مێژە هەیە و بازارەکەی گەورەترە و بێگومان منداڵ لە هەموو جیهان زیاتر کۆنسۆڵ دەکڕن چکن خێرزانترە بۆ ئەو ژمارانە زۆر زیاتر نەسەر بێگومان کۆنسۆڵی و جەماعەتی یاری ئۆری کە یاری داهاتویان بە ناوی No Rest for the Wicked جەماعەتی ئۆری لەم هەفتەی ڕایانگەیاند کەوا لەوانەیە یاریەکە لەسەر ئێکسبۆکس بڵاو نەکەنەوە یاخود سەرەتا تەنیا لەسەر پلەیستەیشن 5 بڵاو بکەنەوە تاوەکو دەبێت قسە لەسەر مایکرۆسۆفت بکەن کەوا بەهۆی بارودۆخی بازاڕی ئێکسبۆکس یاریەکە لەسەر ئێکسبۆکس بڵاو بکەنەوە یاخود نا ئەم قسەیە لە کاتێکدا دێکەوە ئەو جەماعەتە ئەو ستودیۆیە پێشتر یاری ئۆریان دروست کردووە لە بۆ ئێکسبۆکس کە یاریشی تایبەتی ئێکسبۆکس و تەنیا لەسەر ئێکسبۆکسش بەردەستە بە ناوی ئۆری کە زنجیرێکی زۆر بەناو بانک هێمەران زۆریان بەدڵ و بەڵام ئێستا بەو شێوازە لە مایکرۆسۆفتی سوڕاینەوە هۆکارەکە بێکمان بۆ ئەوە دەگرێتەوەکەوە زۆر پەرەپەدەران نانەوەی یاریەکان لە ڕێگەی فرۆشگای مایکرۆسۆفتەوە بڵاو بکەنەوە تەنیا دایان لە ڕێگەی گەیم پاسی بەردەستی بخەن و ئەگەر نەتوان لە عەقدێکی ئەی گەیم پاس بەدەست بین تەنیا لەسەر پلەیستەیشن و PC بڵاو دەکرێن لەبەرەوەی فرۆشگای ئێکسبۆکس گەیمەران یاری لێ ناکڕن یاخود زۆر بە کەمی لێ دەکڕن دەتوانین وا بڵێن لەبەرەوەی گەیمەرانی ئێکسبۆکس زیاتر گەیم پاس بەکاردێنن یاریەکە نەستەستە گەیم پاس گەیمەرانی ئێکسبۆکس هەن نایبینن زیاتر گەیم پاس بۆیە لەوانەیە ئەوە بە ڕێگەیەک لە ڕێگەکان زەختێک بکە لەسەر مایکرۆسۆفت تاوەکو عەقدێکی گەیم پاسی پێشکەشکە چەند ملیۆن دۆلارێکیان بدەنێ لەوانەش هەم وای دەبینم زیاتر زەختێکە لەسەر مایکرۆسۆفت بەڵام یاری No Rest for the Wicked ئێستا بە شێوەی early access و خود بە شێوەی تاقیکاری لەسەر PC بەردەستە لەوانەیە لە ماوەیەکی نزیکدا یاریەکە لەسەر PS5ش بڵاو بکرێتەوە کە یاریکە زۆر چاوەڕوانی ما وەرە سۆنی بەبڕی چەند ملیۆنێک دۆلار بۆ بەرهێنان لە کۆمپانیای بەندای نامکۆ دەکەم کە پێدەوترێ ڕێککەوتنێکی استراتیژی دەکەم تاوەکو ئاگاداری یەک من زیاتر دەست بە پشتێکی دابینم لە عافیا زادری توخوادا ئەوەش منەوەکەوێت توخوا ئەوەش منەوە ئەوە دەست پێدادانەکی پشتە ملانیان لە نێوان دوو کۆمپانیا کە چەند ملیۆن دۆلار بۆ بەرهێنان لە کۆمپانیاکەی دەکەم سۆنی دەڵێ ئەمە زۆر گرنگە بۆ داهاتوی کۆمپانیاکەیان و داهاتوی ئەو یاریەی کە بەندای نامکۆ دروستی دەکەن جا بەندای نامکۆ بێگومان تۆنێک یاریان هەیە و بەتایبەت یاری ئەلدن ڕینگ کە سەکەوتترین پێ با بە یاریان بی لە ماوەیەکی نزیکدا بڵاویان کردبێتەوە بەسەر هەواڵەکانی ئێکسبۆکس و یەکدانە هەواڵی گەورەمان هەیە لە مەفتەیە ئەویش یاری Outer World 2 مایکرۆسۆفت بۆ فەرمی ڕاگەیاند یاریەکە چی دیکە نرخی $80 نابێت هێناویانەتەوە $70 و ئەو کەسانی کە پری ئۆردەریان کردێت بە $80 ئەو $10 دەدەنەوە هۆکارەکەس چییە هۆکارەکە ئەوەی کەوە
بگومان بە فەرمی نانوتی هۆکارەکە چێ بەڵام هۆکارەکە ئەوەیەکەوە پێرەچێت زۆری لێ پری ئۆردەر نەکرابێ سەری ڕقەمەکانیان کردبێ وتیان ئۆکەی ئەو یاریە پێویست ناکەن نرخی ئەوەندە بی با تۆزەکی بین نەخوارێ لەوانەیە هۆکارەکە من وای بۆ دەچم کە هۆکارەکە لەوانەیە ئەوە بێ بەس مهم هەر دڵخۆشم کەوا کۆمپانیاکان زۆر بەسەریعی نەستنە سەر نرخی $80 چکارشدا لە بەڕاستی زۆرە لە بۆ گەیمەران بەتابەت لە کوردستان $80 پارێکی خەیاڵی بەڕاستی زۆر لە بۆ یاریەکە وەسن یاری وەکو ئاروڵ باوەڕ ناکەم گەیمەران $80 پێ بدەن چکە یاریەکە خۆی دەستەگی پاسیش بەڵام ئێستا پلەیستەیشنی بێگومان بە $80 بەردەست دەبوو ئێستا نرخی یاریەکە هاتۆتە 70 پێ باوی هەموو چاوەڕوانی GTA دەکەم GTA 6ەکە بە $80 زۆری لێ فرۆشتێ کۆمپانیایکی 1000 زۆر هەڵی تاکردنەوەی دەدەن خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەتان بەدڵ بیت کا دەکەم دگمەی لایک و سەبسکرایب لە بیر نەکەن تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ